کەواتە ئێمە بێ بە بۆی ڕاگەاندنێکی تەندروستمانە بێ لە هەرێمی کوردستانەوە و بڵیت و نەڵیت ڕاگەاندن ئێستا نەک یاڵێ دەسەڵاتی چوارەم دەسەڵاتی یەکەمە. ئەو دەسەڵاتی یەکەمە بابە جوان پەروە دەکەین با خەڵکیمان جوان بە ئەدەب ئێمە وا ئەکەین مناڵەکانمان فێری ئەو دزیە بن مناڵەکانمان فێری ئەو بن خۆمان فێری ئەوە بین خۆمان فێری ئەوە زۆر بڵی بین ئاگاداری ئێستا هەندێک کەناڵمانەیە فێری کۆمەڵی کوردی فێری زۆر بڵیەکە ینی چەنەبازیەکە چەنەبازی چەنەباز ینی ئێستا بڕۆ هەندێک شوێنەوە قسە بکە ناڵی قسە بکەی کاکە تۆ پەلەمەکە قسەکەم تاکەم ئەو ئەنداڵێ تاو ینی فێری هیچ نەماوە ئێستا وای کردو کەس تااقەتی پەرەگرافی خوێندەوەی نەماوە ئەگەداری کردت بە دوو پەرەگرا ناخوێت کەس ئێستا بڕۆ نەک لە توێژەکانی هەموو چینە و توێژەکانی هەرێمی کوردستان بڕۆ لە ناو مامۆستانی زانکۆ بگەڕێ زۆر بەداخەوە ماڵێم هەندێک مانێر کتێبخانەی تیانەیە ماڵەکەی مەتبەخەکەی بای دەفتەرێک بەس کەوانتەری کڕیەوە دوو دەفتەر کەوانتەر و ئەوی کڕیەوە بەڵام کتێبخانێکی نیە لە ماڵەکە کەواتە وای لێکردین ئەم کولتورە ئەم ڕاگەاندە وای لێکردین کە ئێمە زۆر بڵێکە هەڵبژێرین چی قڵدانە بچووکی خۆمان یعنی چی ینی تااقەت و تەحمل نەمان و لاسایکردنێکی نابەجێ یعنی ئێستا من لە ئەوروپا لە کەناڵێکا چی ڕۆیە من ئەوواکەم ئیتر ناڵێم ئەمە چکاکە دوجار کۆمەڵگەمان چیلیا دوجار ئەو بینەرانمان چیلات سێرکی بینەرانەکانمان لە سەدا لە ستا بیست لە ساکات لە ستا سەد کەمەکە ئەم وایە کات تۆ دوجار بێدا بخرێ بەڵام من ئەوەی متابعی کەناڵی دیمەنم کردوێ دەستان خۆش و سوپاسانەکە من لێرەوە وەکو خۆشی باس کرد کە کۆنتترۆلەکە لە پاڵمانیە ئازادین لە ماڵەوە مناڵەکانم بیکەنەوە بەڵام وەکو باسم کرد هەندێک کەناڵمانەیە هەر کەناڵی ناوخۆینێکا کەناڵی فەزایی فەزایین یعنی کە گەیشت ئەوە من یەکسەر ئەگەر میوانمە بێ خۆم خێزان ئەگەر خۆم خێزانەکەش من ڕوومان نایەدا ئەگۆڕم یان هەواڵ پێشکەشەکە بە شێوەیەکی زۆر نادرست باسی بەعزێ وشە ئەکات ینی تۆ سەرداخل لە ناو عایلی خۆتا لە خەڵکانی گیانێتە سەر کەناڵەکە خەڵکانەکە لە هەموو ڕوویەکەەوە سفرن سفر تۆ چۆن بە ئەتەکێتێک ئەو کەسەیێنی ئەو خەڵک ئەو میوانە دێنی ئەو میوانە بێزراوە لە ناو کۆمەڵکە تۆ دەهێنی ئەیکی بە تۆپ بەڵێ چەند کەسێکیش کۆکەنەوە کە ئەیانکەم بە میوانی بەرنامە مامۆسایەکی ئاینی و مامۆسایەکی جامیعا هێنێ و کەسێکێنێک لە ناو سۆشیال میدیا زۆر دیارە و قسەی زۆر نەشیاوەکەن ینی هەم مامۆسا ئاینەکە ئیحراجە بێت و هەم مامۆسای زانکۆکەش ئیحراجە بێت